جا بويرا الواشنطن دست بيلكم دبكو دمي هون دخو دبونها هون شيار بونا لو ما لقل مبن زانيارين هور للسروي بويرا تقكرني ازي بدن ويا لنافا كوشكا سبي لواشنطن دي سي لبايتخت امريكا دمار ورسمين شيفا نوتشغهانن كوشكا سبي دا دنگي غوليان هاتيه بهستنو سروك امريكا دونالد ترامب بلاز جاليه هزن اولكاريه و جوي دري هاته دور خستن برپرسه نویسنگها روداوی واشنطن دیار کرده که اوجی وکا یک جنوچگهانین کشکا سپیه لجهه رو رسمه آمده بو اراغ هاند که دناوا هوتیلا که رو رسم لی بریوه دچو ترسکا مزن درکتو مهوانان خلبن ماسیان و شارتن تاوی که ترامپ دوی رودانه ده توزیان نگهشتیوی لی بحثا نوچین گرتنا گومان بارکی هاته کرن برپرسه نویسنگها روداوی واشنطن دیار کرده دبیجه دما کو سروک امریکا دونالد ترامپ بجداری شیوا نوچگهانن کشکا سپید بو لهندره هوتیل دنگ تقکرنه هاته بهستن. استال وايت هاوس كورسبوندنسي شندينري كم اكبر استال جمله زندي سنت بخير نازان بد دياري كراوي شورو دا بلا موبايل كركا سبيت سيرفيس كسم يكام بخيراي بين شورو و دونالد ترامب لوي بو زور انداماني كابينه دونالد ترامب ماركو روبيو وزيري وزا وزيري گنجينا هبو وزير كان ليره بو شماري زور انداماني كونغرسو و پر لروشنامه بان بلا مسابيني كا همو ايرت شول بو روني هشتايت سيرو يداوا من بوخم جمله دنجيتن وهاوشوي تقبو يعني تاك 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 بلا منازار بدياري كراي متسيرو يداوا استا همو شوركا شلاشاوا سكريت سيرفيس همو برپرسانی ادارەی دۆناڵد ترامپ یا بردوونەتە دەرەوە و ناڕوونێکی یەکجار زۆر هەیە پێچێ حەفڵەکە بوەستێت و دیار نییە حەفڵەکە دەستێکاتگاننا سکرێت سیرڤیس لە هەموو هۆڵەکەیە و لە دەرەوەش هەمووی گیراوە خەڵک پەیتا پەیتا چنە دەرەوە ڕوون نییە هێشتا چی ڕووەدات برپرسانی ئیدارەکە بەنە دەرەوە سکرێت سیرڤیس و هەروەها هێز ئەمنیەکان هەمیانە بەنە دەرەوە ئێمە لێرەین خابزاری سروی داوا دوای زانیارەکانتان بۆ گوازی ئەوا خافتنên hevkarê min diyar rêkberiya çend demijmêran bû dema ku ev rûdan ev bûyer li cihê rewresmê Rûda ye diyar got jî piştî bihîstina dengê teqekirinê Trump yekser ji aliyê تیمن اولکاریه و با جهه که اوله هاتیه و گوهستن ام جاردن لدیار گهداری بکن پشتر بردوامی دموان زانیاریان که پشتی و چه رودایه لجهه و رودانا تقکرنه ئێستا سکرێت سیرڤیس هەموو بەشداربووانی ئێوارەخوانی ڕۆژنامەوانانی کۆشی سپیە ئەباتە دەرەوە لە دوای ئەو ڕووداوی تاقەکردنە ڕووداوامیەکە لە نێو ئێوارەخوانەکە ڕوویدا سکرێت سیرڤیس ئەڵێ و کەسێک کە تەقەی کردووە دەستگیر کراوە بەڵام هێشتا ڕوون نییە ئایا چی بووە هێزەکان بەخێرایی هەموو بەرپرسانی باڵای ئەمریکان بردە دەرەوە هەر لە دۆناڵد ترامپ و هێزە ئەندامەکانیە بۆ ئێستا داوامان لە یەکەن هەمومان بچینە دەرەوە ئێستا ئەمە بەڕێگاوین بۆ دەرەوە هێشتا ڕوونیەتی ڕوویداوە ئێوارەخوانەکە هەڵبەشاوە و هێزێکی ئەمنی زۆر لێرە کۆبوونەتەوە میوانên vê rewresmê di nava hola otelê de otela Washington Hilton ji tirsan ketin bin maseyan dest pêke tîmên taybet li ser yani li cihê bûyerê cihê xwe girtin helîkopter li esmanê navçeyê firîn پۆلیسان دەردۆرا هوتێلê bi temamî dûr pêç kirin hevkarê min diyar piştrast kir jî beriya ku Trump derkeve bi xwe biaxive wî di destpêkê de piştrast kir ku Trump ti ziyan nedîtiye û selamet e berpirsê nivîsîngeha Rûdawê li ser zimanê dezgeha parastina nehêniyan jî Secret Service raghand ku gumanbarek hatiye girtin herwiha raporên nefermî behsa birîndarbûna kesekî dikin Mehmet Oz ku berpirsekî kabîneya Trump e dema ku ji aliyê tîmên اولکاریه و دهات درخستن گوت کو لقاطا جور گله هاتیه رشاندن اف بویر اف رودان دمکه ده کو سال 2024 اگر تی بیراوه لولایتا پنسیلوانیا هولک ترور کرنا دونالد ترامپ هاتبو کرن و دمه
گولەیەک لە گوهیوی کەتبوو هەروەها ئەف ئوتێلا کوڕێ و ڕسم تێدا بڕێوە چوو و تەقەکردن هاتەکردن ئوتێلا واشنگتن هیلتۆن هەمان جهە کو ساڵا 1981 سەرۆکێ وێ دەمەیە ئەمریکا ڕۆنالد ریگان لێ هاتبوو گولە بارانکردن تەڤیڤێ ڕوودانەی ڕێخەرێن ڕەورەسمێ ژمێوانان ڕاگوتن کو دێ شیڤ پشرە بێ ڕێخستن ئەڤ یەکەم جارە کو ترامپ دەما سەرۆکاتیە خۆدە بەشداری شیڤا ساڵانە دبە یا بناوێ نێردپرۆم کو تێدە نوچەکهانên واشنتۆنێ بۆ دابینکردنا خەلاتان هەروەها ji بۆ ئالیکاریên خوێندنێ کۆم دبن. بەریا دەمژمێرەکێ دۆنالد ترامپ لە کۆشکا سپی یعنی پشتی vê بوویەرێ کۆنفرانسەکە ڕۆژنەماوانی دارخست. هەفکارە من دیار کوردە لە کۆنفرانسێژی ئامادە بوو و ژمەرە بەحسا ناڤەڕۆکێ بکە پشترە بێگومان ئەمێ بەشێکیش ئاخافتنێن ترامپژی ببهیزن. بەڵێ کەمێک بەر لە ئێستا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کۆنفرانسی ڕۆژنامەوانی هەبوو لە پشتی منەوە کۆنفرانسە ڕۆژنامەوانی کە تایبەت بوو بە ئەو ئێوارەخوانەی کە تایبەت بوو بە ڕۆژنامەوانانی کۆشیسپی کە تێیدا ڕووداوی تەقەکردن ڕوویدا. ئەم کۆنفرانسە جیاواز لە هەم کۆنفرانسەکانی دیکە زۆربەی ڕۆژنامەوانەکان و تەنانەت تیمی دۆناڵد ترامپ کە خۆی لێرە بوو مارکۆ ڕۆبیۆ لێرە بوو وەزیری جەنگ لێرە بوو سەرۆکی FBI لێرە بوو و ژمارەی زۆر لە وەزیرەکانی دیکەی دۆناڵد ترامپ لێرە بوون کە هەمویان جلی تایبەت و ئاهەنجیان لەبەر بوو ئەو جلانەی هاوشێوەی من کە تۆکسیدۆ یان شنەکان درێسی تایبەتیان لەبەر بوو ئەمەش بەهۆی ئەوە بوو کە ئەمڕۆ ئێوارەکەی ئێوارەخوانێکی تایبەت هەبوو بە ڕۆژنامەوانانی کۆشیسپی کە نەریتێکی ساڵانەیە ئەم ساڵ بۆ یەکەم جار دۆناڵد ترامپ بەشداری لەو ڕێوڕسمەدا کرد بەڵام لە کاتی بەڕێوەچوونی ڕێوڕسمەکە تقریباً بەر لەوەی تەنانەت دۆناڵد ترامپ گوتارەکەش پێشکەش بکات ڕووداوی تەقەکردن ڕوویدا ئێمە بۆ خۆمان لە ژوورەوە بووین من گوێم لە دەنجی 3 تەقە بوو و لە دوای ئەوەی کە دەنج تەقەکان هات بە شێواش کت و پڕ تەواوی هێزە ئەمنیەکان هاتنە ژوورەوە کە هێزە ئەمنیەکان هاتنە ژوورەوە سەرۆکیان بە زووی بردە دەرەوە دواتر ئەندامانی تیمەکەی دۆناڵد ترامپیان بردە دەرەوە ژمارەی زۆر ئەندامی کۆنگرێسی لێبوون هەمیان بردنە دەرەوە دواتریش دوای ئەوەی کە تەقەکەرەکە دەستگیر کرا هەموو ئێمەشیان بردە دەرەوە ڕۆژنامەوانەکان هەوڵەکەیان بە تەواوی بەجێهێشت دوای کە هاتی نێرە دۆناڵد ترامپ گوتی ئەو کەسێک کە دەستگیریان کردووە گومانەکرێت ئەمە خەڵکی کالیفۆرنیا ئێستا لە کۆنەکان دەستی پێ کردووە دۆناڵد ترامپ گوتی من پێم وایە ئەم کەسە خۆی بە تەنیا کارەکە ئەنجام داوە تاوەکو ئێستا ڕوونیش نییە لە کۆڵینەکان بەردەوامن ئێستا کەسەکە دەستگیر کراوە و وێنەکەی بڵاو بۆتەوە زانیاریەکانی دیکەش لەسەر بڵاو بوونەتەوە پێشبینێکرێت ماوەیەکی نزیکدا زانیاری دیکە لەسەر ئەو هێرشکارە بڵاو بکرێتەوە ئایا هۆکاری ئەمە چی بووە بۆچی ویستویەتی ئەم هێرشە بکات لەو کاتەدا دۆناڵد ترامپ گوتی پێم وابوو کە من ئامانجی ئەو هێرشە بووم بەڵام تاوەکو ئێستا ڕوون نییە ئایا ئامانجی ئەو هێرشە خودی دۆناڵد ترامپ بووە یان هەبوو هۆڵەکە بووە ویستەتی تەقا یاخود بڵێن دەستڕێژی گولە لە زۆربەی بەشداربووانی ئاهەنگەکە بکات دەستڕێژی گولە بکات کە لە زۆر جار لە ئاهەنگەکانی ئەمریکا زۆر جار لە قوتابخانەکانی ئەمریکا مەڕوەدەن ئەوەی کە لێرە ئێمە بینیمان دۆناڵد ترامپ هات گوتی ئەو ڕووداوە ڕوویداوە کەسەکە دەستگیر کراوە لە کۆنەکان دەستی پێ کردووە و هیچ کەسێک زیانی بەرنەکەوتووە لە ڕووداوەکەدا ئەوەی هەبووم کەسێک بە سەلامەتی لێی دەرچووە و دۆناڵد ترامپ گوتیشی لە ماوەی 30 ڕۆژدا جارێکی دیکە ئەم ئێوارەخوانە ڕێکەخەنەوە ئێوارەخوانێکی باشتر و گەورەتر و بەڵام سەلامەتر با ئێمە چاوەڕێ بکەین زان لە کۆنەکان بەکوێگەن دوای زانیارەکان لەسەر ئەمە بۆ ئێوارگوازینەوە هەفکارێ من دیار کورتەیە کۆنفرانسا ڕۆژنەماوانیە سەرۆکی ئەمریکا بەحەز کرد و هەم سەرۆکی ئەمریکا هەم بڕێوەبەرێ FBI پشتی vê بوویەرە تەقەکردنێ لە کۆشکا سپی کۆنفرانسا ڕۆژنەماوانی دارخستە ترامپ گوت و عێریشکار کەسێکی نەخۆش بوو هاتیە گرتن گۆجی ڕێورەسم ژنوڤە تێ لە دارخستنی جا ئەم بەشێکی ژە ئاخافتنێن ترامپ جاردن ژۆرەڤە کوێسن ئەم ئاهەنگە پەیوەندی بە ئازادی ڕادەڕبینەوە هەبوو لەگەڵ ئەندامانی ڕۆژنامانی کۆشیسپی بەڵام ژوورێکی زۆر یەکگرتومان هەبوو لە هەردوو پارتدا تەقەکەرەکە لە شتێنەی ئەمنی سەرەتا تێپەڕاند و هاتە پێشەوە بەمبەستی شەفافیەتی ڕووداوەکە فەرمانم کرد کە ڤیدیۆەکە بڵاو بکرێتەوە لە هەموو سۆشیال میدیاکاندا پێم وایە ئەم هێرشە بۆ سەر دەستوری ئەمریکا پۆلیسێکمان پێکرا
لە مەودایەکی زۆر نزیکەوە تەقەی لێکرا. ئێستا قسەم لەگەڵ ئەفسەری پۆلیسەکە کرد و زۆر باشە. تەقەکەرەکە دەستگیر کراوە و لەم کاتێ ئێستا کە قسە دەکەین لە ماڵەکەی لە کالیفۆرنیا لێکۆڵینەوە زیاتر دەکەن. بەڕاستیەوە کەسێکی زۆر نەخۆش بوو. بەڕێخەرانی ئاهەنگەکەی ئەم شەوم گوت بەڕاستی کارێکی زۆر باشیان کرد. ئەمما هەنگە پەیوەندێکی زۆری بە ئازادی ڕادەربڕین لە دەستوری ئێمەدا هەیە و بەڵام لە هەمووی گرنگتر ڕێکی دەخینەوە لە ماوەی 30 ڕۆژی داهاتوودا ئەمە هەنگە دووبارە ڕێک دەخینەوە. زۆر باشتر و گەورەتر ڕێکی دەخینەوە. دەمەوێت زۆر سپاسی میدیاژ بکەم. زۆر بەرپرسیارانە مامەڵەیان لەگەڵ بارودۆخەکە کرد. دواتر بەڕێوەبەری FBI قسەی زیاتر لەم بارەوە دەکەم. ئەمەوە سپاسی خانمی یەکەمیش بکەم. زۆر بە بوێرانە مامەڵەی لەگەڵ ڕووداوەکە کرد. بەڵام بێگومان کاتی کاردانەوەی هێزانەکانی زۆر باش بوو. نامانێ و ناهێڵین بە هیچ شێوەیەک کاری لەم شێوەیە کاریگەری بقەتە سەر کۆمەڵگاکەمان و کارەکانمان پێ هەڵبەشێنێتەوە. شەڕێکی زۆر گەورم کردم شەو بەڕاستی. هێزانەکان گوتیان سەرۆک پێویست ناکات. دیمەنên کامیرayên çavderiyê jî hene kojaliyê Donald Trump ve li ser torên civakî hatiye belavkirin nîşan didin ku gumanbarê vê êrişê êrişa çekdarî ber bi şîvan û ceghanên koşka spî ve dibeze eger em dîmena niha havre bibînin ev dîmenê kamireyê çavderiyê ne ku jaliyê Trump bixwe ve li ser torên civakî hatiye belavkirin bibînin çawa ku li wê xala pişkinînê baz dide dibeze diçe hundir ew kesê êrîşkar ku çek pêre bûye dîmen dûbare dibin di dema ku hêzên ewlekariya rawestiyane ev kes derbasî wî cihî dibe û piştre derdora 5-6 endamên hêzên ewlekariyê çekê xwe heldigirin û li pey wî dikevin. Hevkarê min diyar got ku wî bi xwe dengê sê teqeyan bihîstiye di dema cihê yanî li cihê bûyerê bûye ku ew jî li wê derê duê rewresmê de hatibû ve xwendin û bejdar bûbû. Wekî din jî ew kesê gumanbar hatiye girtin wêneya wî jî hatiye belavkirin. Donald Trump bixwe li ser Truth Social wêneya wî belav kiriye eger hevkarên min amade bikin ez ê piştre wêneya wî kesî jî yê kesê êrîşkar nîşanî we bidim ku li ser erdê paldaye û hêzên ewlekariyê li ser wî rawestiyane Donald Trump bixwe ew wêne بەڵاو کریە پشە هەفکارên min wê amade bikin û em ê nîşanî we bidin. Wekî din jî ev vîdyoya li tenîş min li ser ekranê Rûdawê hûn dibînin ev vîdyoya dema desteserkirina wî kesê êrîşkar e. Divê derbarê de nûçeyên ne wekî hev têne belav kirin. Torê nûçeyan yê News Nation û CNN li ser zimanê jêderekî ji dezgeha parastina nehêniya Amerîka ragihandin ku gumanbar hatiye kuştin lêbelê. Ev vîdyoya ku ez behsa wê dikim li tenîş min li ser ekranê Rûdawê ku diyar dike gumanbar li ser erdê û hêzên ewlekariyê li ser serî wî rawestiyane ev dîmen gumanan li ser nûçeya kuştina wî çê dike ji ber ku piştre jî hata ragihandin ku kesê gumanbar hatiye girtin. هەفکارێ من وی وێنەیە ژمارە ئامادە بکەن di dema ku ez behsa Şîkagoyê dikim ji ber ku dixwazim nîşan bidim yekem wêneya ya kesê ku êrîş kiriye. Li bajarê Şîkagoyê Amerîka di encama êrîşeke çekdarî de li nava nexweşxaneyekê polîsekî jiyana xwe ji dest daye polîsekî din jî bi giranî birîndar bûye. Rêveberiya polîsê Şîkago ragihand ku gumanbarê êrîşê hatiye girtin lêkolînên hûr li ser çawaniya vê rûdanê
دەست پێ کردە. لە گۆری داخوایانیا بەرپرسان ڕۆژە شەمیە بدەما وی ویلایەتێت ئەنجاما گولە بارانکردنێکێ دە لە نەخۆشخانەیە لە باژارێ شیکاگۆ پۆلیسێک هاتیە کوشتن پۆلیسێکی دنجی بگرانی بریندار بووە. ڕێبەبەرێ پۆلیسێ شیکاگۆت کۆنفرانسێکی ڕۆژنەمەوانی دەڕاگهاند و گومانبارێ عێریشە هاتیە گرتن لێ ناسنامەیاوی هێژ نەهاتیە ئەشکەرەکردن. دەبێژە پۆلیسان کەسێک ji بۆ چاودێرییا پزیشکی بربوون نەخۆشخانەیە سویدش. گوێ گاوێدە گولە لە دو پۆلیسان هاتیە ڕەشاندن. پۆلیسێک بگرانی بریندار بووە پشترە جانی خۆش دەستایە. پۆلیسێ دویەمینژی لە نەخۆشخانەیە چارەسەریە وەردەگرە. بویر دمجمیر 15 خولک سبها بدما شیکاگو لنخوشخانه سوئدی پیک هاتیه نخوشخانه راگهاند کو پشتی رودانه همو دری هاتنه گرتنو نخوشو کارمندوان دناوا او لهیه دنم. بلا بشینم سر ویوینه که منها بحثاوی کر هفکار من وینه آمده کرنه دونالد ترامپ سروک امریکا لسر تروث سوشیال او وینه بلاف کریه که وینه یا کسی گمانباره یکو ایریشی لسر شیوانو چگهانان لکوشکا سپی کریه او وینج آلیه سروک امریکا دونالد ترامپ بخواه هاتیه بلاف کرن لی زانیارین زیده تر لسر ناویوی تمنیوی که خلق امریکا بخواه یانجی يعني پنابر بويا و پشتره ناسنامه امریکی ورگرتیه او زانیاری هور بدرستی نای بلاف کرن تنه گوتیه خلق ولایتا فلوریدایو يعني کسکی سر بتا آلیه کی نبویه سر بتا بانده که نبویه کسکی سر بخوا بویه گوت کو اف کسکی نخوشه کو اف ایریش پیک آنیه و گلک چک جی پیرا بونه و بخوا جی مرتالک لبرخوا کربو دما کو اف ایریش پیک آنیه او وینه یکم وینه کج آلیه سروک امریکا دونالد ترامپ بخواه تی بلاف کرن.